بەڕێزان سلااوان لەبێ خۆشحاڵم بۆ جارێکی تر دێمە دیداری و بەڕێز و خۆشەویست لەگەڵ ستافێکی NRT سەردانی ماڵی کاک عیماد ئەحمەدمان کردووە کۆندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی ئەم حیزبە بۆ ئەنجامدانی دیالۆگێکی کراوە لەسەر هەلومەرجی ئێستای ژیانی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو پارتێکی سیاسی کوردی هاوکات لەسەر پەیوەندی نێوان یەکێتی و ڕۆشنبیران یەکێتی و پرسی ئایندە و چارەنووسی کورد و پرۆسەی ئاشتی بۆ ئومێدەی کە بتوانم سەرنجتان ڕابکێشم فەرمونون ئێوە دیالۆگەکەمان کاک عیماد زۆر خۆشحاڵم. زۆر سوپاسدانەکەم بە خێراتتانەکەم ماڵی خۆتانە. زۆر سوپاس جەناب بچوانی لەگەڵ وەزعی ڕێخستن و داوام و ئیشوکاری سەرقاڵی. زۆر باشە زۆر خۆشحاڵم. سوپاس. سەرەتا با لێەوە دەست پێ بکەین وەکوتم بە سفەتی مەسئولی ڕێخستنی ئەم پارتە بارودۆخی حیزبەکەتان لە ڕووی ڕێکخراوی و جەماوەریەوە لە ئێستادا چۆن هەڵەسەنگێنیت؟ لە هەڵسانەوەین لەوەین کە ئێمە دوای هەندێ بارودۆخی گرژی و هەندێ بارودۆخی ئاسایی کە یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی بوو ئێستا وەزعێک هاتۆتە ئاراوە کە لە هەڵسانەوەین لە گەشەکردنین لە خەریکی تەرتیباتی ناو ماڵی خۆمانی وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر جار ئێوە وەکو یەکێتی لە بۆنە و مناسبە حیزبی و نەتەوەیەکانە ئەڵەن ئێمە وەکو پارتێکی سیاسی بەسەر زۆر قەیرانی قورسدا تێپەڕیون ئەتوانین بڵین ئێستش جیابوونەوەی بزوتنەوەی گۆڕان و دروستبوونی ئۆپۆزیسیۆن کە لە هەناوی ئەم پارتە سیاسیەوە هاتە دەرێ ئێوە ئەم حاڵەتەشتان تێپەڕاندووە بە سەلامەتی؟ ئێمە وەکو یەکێتی بە حکمەوەی دەیان ساڵە لە خەباتین لە تێکۆشانین خەباتەکەشمان جۆرا و جۆر بوو چ خەباتی شاخ بوو کە چەکداری بووە دوایی خەباتی ڕاپەڕین و دوایەوە خەباتی ئاوەدانکردنەوە تووشی زۆر حاڵەتی ناهەموار و حاڵەتی جاربەجار سەرکەوتنی گەورە و شکستی بچووک و گەورە ینی تووشە و حاڵەتانە ئەمەی ئەم جارش حاڵەتێکە لە حاڵەتەکان قۆناغێکە لە قۆناغەکان توانیمانە تێپەڕاندنێک بکەین کە لە قازانجی ملەتەکە بێت بەڵام بەبێ ئازار نەبووە. زۆر باشە بەڵام جیابوونەوەی هاوڕەکانتان بە تەنیا ئینشقاقێکی حیزبیان ئێوەکو مەسئولەتێکی نەتەوەی و نیشتیمانی نیەتتانە لەم جیابوونەوەی فعلەن پرۆسەی دیموکراتی زیاتر گەشە بکات ئێوە هاوکاری ئۆپۆزیسیۆن بن بە یەکەوە کێبڕکەیەکی سپی بکەن لە ساحەی سیاسی کووردا چونکە ئەگەر بزوتنەوەی ئۆپۆزیسیۆن سەرکەوتوو بێ و لۆجیکی بێ و بتوانێت جەدەلێکی عەقڵانی و سیاسی ورد لە هەرێمی کوردستانە دەست پێ بکە پێدوانیە جارێکی تر ئینجازەکە چەند بۆ بزوتنەوەی گۆڕانە ئەوەندەش ئەتوانین بڵین بۆ یەکێتی شەکە لە هەناویەوە بۆ ئۆپۆزیسیۆن هاتە دەرێ؟ ئەوە معلومە ئێمە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان خلاف و ململانیمان تیا بووە و چەند پێمان کرابێت پێمان خۆش بووە کە ململانیەکە لە ناو خودی یەکێتی بێت و ببێتە مای گەشەکردن و پەرەسەندنی یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵام وای لێ هات کە ئەو هەواڵانە ئەو برایانە یەکێتیان جێهێشت بۆ خۆیان بزوتنەوە یەکیان دروست کرد ئەو بزوتنەوە کە لە هەناوی ئێمە دروست بوو یا زۆربەی کادرا ئەساسیەکانی لە سەرکردە و کادرا ئەساسیەکانی یەکێتی بووە سە بزوتنەوە یەک دروست کراوە بە ناوی بزوتنەوەی گۆڕان ئێمە سەرڕایەوەی پێمان خۆش نەبووە کە ئەوان جیا ببنەوە کە جیابووتەوە بۆتە ئەمری واقع پێمان خۆش بوو پەیوەندیەکی دروست لە نێوانمان هەبێت ئەوان وەکو ئۆپۆزیسیۆن ئێمەش وەکو یەکێتی کە ئیستا لە دەسەڵاتین ئەو پەیوەندیە چەند دروست بێت لە قازانجی ملەتەکەمانە و چەند ئەوان گەشە بکەن و ئێمە گەشە بکەین لە قازانجی ملەتەکەی و لە قازانجی پرۆسەکەیە بەڵام بەداخەوە لە هەندێک قۆناغە لە هەندێک وەقتە شتەکان وەکو پێویست ئیدارە نەدرا و ئەوەش بۆ مایەی زەرەر هەم بۆ گۆڕان هەم بۆ یەکێتی. زۆر باشە سەرەتای دروستبوونی ئەو جەدەلە توندەی لە نێوان برادرانی مەکتەبی سیاسی کە ئێستا لە بزوتنەوەی گۆڕانن لەگەڵ ئەوانەی کە لە ناو یەکێتیا ماونەتەوە ئێوە پێشببینی ئەوەتانە کرد ئەو جیابوونەوەیە ئەم هەیەجانە سیاسیە گەورەیە دروست بکە لەسەر ئاستی هەرێمی کوردستان؟ خۆتان نەزانن هەموو جیابوونەوەی لە ناو بزوتنەوەی جارانی چەکدار لە ناو بزوتنەوەی وڵاتانی ڕۆژە ئاوایی کە ڕۆژ هەڵاتی ئەمڕۆ کە هەیە ینی دایمەن تابعی تونندوتیژی بەخۆیەوە بینی تابعی یەکتری قبول نەکردن و تۆهمە دروستکردن ئەوە قۆناغێک بوو یا ڕۆژانێک بوو کە ڕۆژانێکی ناخۆش و نادروست بوو ئەوە بوو کە زۆر جار مێژووی خۆمان تاڵ و تفت کرد حتا حزوری خۆمان لەسەر ساحەکەش وای لێ کرد کە وەکو پێویست نەبین ئایندەکەش خەڵکەفتە گومانەوە لێمان
ئایا گۆڕان ناتوانێت ئایندەیەکی باش بۆ خۆی دروست بکە ئایا یەکێتی ئەتوانی ئەوە بکە یعنی حاڵەتێک دروست بوو کە وەکو ئەوەیە گۆڕان دروست بوو بێت بۆ دژایەتیکردنی یەکێتی نە گۆڕان دروست بوو بێت وەکو حرەکەیەکی جەماوەری کە ئەوێ ئۆپۆزیسیۆنێک بێت حرەکەیەک بێت خزمەتی پرۆسەکە بکات و یەکێتیش یعنی لەوە بوو هەل لە دیفاع بووە بەرامبەر گۆڕان بەڕاستی ئەو ململانیە بە تایبەتی ئەعلام شتەکەی وا وروژان شتەکەی وا ئیدارە کرد کە لە خزمەتی ئەو پرۆسەیە نەبوو کە وەکو ئێمە لای خۆمان لە کوردستان ئۆپۆزیسیۆن تازەیە یعنی گۆڕان من بە اعتراف ینی کۆڵەکەیەکی ئەساسی ئۆپۆزیسیۆنە کە توانێت ئیدارە ئەو فترە زەمەنیە وەکو پێویست نەبوو. کاک عیماد بەڕێستان باسی ئەوەتان کرد زۆر جاریش لە هەندێک بەرپرسی تری یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوکات لە هەندێک لەوانەی گۆڕانیش ئەمەم بیستووەکە هەندێک جار تونبوونەوەی ناکۆکیەکان و دروستبوونی زمانی زبری دیالۆگ ئەخەنا ئەستۆی مێدیا لە کاتێکە هەمومان نەزانین هێشتا مێدیایەک دروست نەبووە کە تەرتیبی ئەولەویات بۆ پارتە سیاسیەکان بکات بەڵکو مێدیاکان نەتیجەی پرۆسە سیاسیەکان یا میدیا بۆ خۆی نەتیجەی فعلی سیاسیە پێدوانیە ئەوە سلوکی سیاسی ئێوەیە کە تا ڕادەیەک توندوتیژن کە لە مێدیاکانی شاڕەنگیدایەوە ئەو زمانە زبرا ئێوە نەهیتان لێ نەکرد بۆیە مێدیا بارگاوی بوو بە زمانێکی زبر و کولتوری ڕەشکردن سەری هەڵایەوە خۆدا نەزانین ئمە لەم کۆمەلگایین یعنی ئێمەش وەکو سیاسیەک یا وەکو یەکێتیەک یا وەکو بزوتنەوەیەکە لە ناو حرەکەکەین بەشە سیاسەکەیمان کردووە ڕنگدانەوەی ئەم واقعین کە هەین یعنی ئەو توندوتیژیە کە لە ناو کۆمەلگاکەمان هەیە اینجا بە زمانە لە نووسینە لە هەڵسوکەوتە دەرەکەوێت یعنی ئەوانەی کە لە ئەعلامن ئەعلامی هەردوو لە یعنی لە جیاتی ئەوەی جەوەکە خاوکەنەوە و لە قازانجی یەکتری قبولکردن بەس مەبەستە بزوتنەوەی گۆڕانەیە ئەمجارە مەبەستە ئۆپۆزیسیۆن هەردوو لە مەسەر کەN ناکەێن خۆی ئێمە خۆمان ئەنی وامالیات هەندێ ئەعلامی تری سێبەر یا بە چۆنەڵێت بە وەکالەت ئیشکردن بۆ لایەنێک ئەوانیش ئاگرەکەیان خۆشترە کرد و هەندێک خەڵکی نامەسئولیش لە جیاتی ئەوەی جەوەکە تەطبیع بکە ئاگرەکەیان خۆشی کرد بەڵام ئەم بەخشی بینەرانی بەڕێز و خۆشەویست بەڕاستی من لە ناو قسەکانی کاک عیمادا چەندین پرسیارم لەلا دروستە بێ من بیستومە مەسەڵەن لە ناو حکومداریە وەکو سیفەتێکی ئیداری سیفەتی وەکالە هەیە کاتێک وەزیرێک وەکیلێک دەستنیشانە کاسۆرە وەزیران وەکیلێک مەبەستە لە ئیعلامی وەکیل چییە؟ خوا من ئەڵێ ئەوەی کە لە جیاتی ئەوان ئیسای وەکو ئیسڵاحێک دروست بۆ سێبەر ئیعلامی سێبەر چییە؟ یا لە ناومانیسە دروست بووە هەندێک قەنەواتی ئیعلامی یا هەندێک سەحافەی بەناو ئازادی یا بەناو ئەهلی دروستەکە بۆ ینی ئیشەکە بۆ ڕەوتێک ئیشەکە بۆ ئەتیجایەک ئیشێکەکە جار بەجار بۆ شەخصێک باشە کاک عیماد ئەم قسانە و باش ئەم قسانە و دوو لە ڕووی حازریشی تیانە بێ بەخواوەتیایەتی خۆ منناڵێ من ئەو قسانێکی وای کە بلەوەدا بە سەراحەتەکەی خۆ مینیەکەم نازان من قەزم ئێوەیە یعنی لە حاڵەتەکان ئەمکانە ئێوە جارە بۆ لە قۆناغێک وەکو نالیا ئەو تەلەڤیزیۆنێکە هاتانە هەموو خەڵک لێ ئێوە ڕازیە ئەمکانە هەندێک بەشە بێت هەندێک خەڵکە بێت ئەو ڕۆژەکە لایەنێک ئەکوتن یا بروز کێشەی لایەنێک زیاتر زەقەکەنەوە لایەنەکە عاجزە بێ ئەو لایەنەکەی تر پێی خۆشە چووکە ئاوەکەیتە ئاشی ئەوە باشە ینی ئام وای لێ هاتووە بەڵام من هێشتا بەتەواهی ینی چەند ڕۆژێکە لەو تەلەڤیزیۆنە ئیشەکەم بەتەواوی شارەزای ستۆدیۆکانیشان نەبووم بەڵام پرسیارەکەم هەر لەسەر ئێنارتی پێدوانیە ضرورە کە منبەرێک هەبێ ئەم منبەرە بڵندگۆیەک بێ کە دەنگی هەمووتانی تیا جێگە ببێتەوە هەم ئۆپۆزیسیۆن قسەی خۆی بکە و حەقیقەتەکان بە خەڵک بڵێ چونکە بەڕاستی بە پرسیارەکەم وا بکەم کاک عیماد پێدوانیە مێدیاکانی ئێوە ئەوەندە تابع بوون ئەوەندە لۆجیکیان بەدەست سیاسیەکانەوە سیاسە کێبڕکێکارەکانەوە بوو کە ئیتر خەڵک نێ ئەتوانی کە بیخاتە سەر گەلی کوردستان و کورسات بەشێکی حەقیقەتیە بیست بیخستایەتە سەر کە یێنێنیش بەشێکی حەقیقەتیە بیست کاتی ئەوە نەهاتۆ مێدیایەک دروست ببێ کە جێگەی هەمووتانی تیا ببێتەوە بە ڕازگویانە دەنگی هەمووتان بگێنێ کە من هێشتا ناتوانم ئەم حکومە لەسەر ئەم کەناڵەش بم کە ئیشی تیاکەم بەڵام ئەگەر بەم نەفەسە ئیش بکات پێدوانیە خزمەتی کورد و پرۆسەی سیاسی کوردستان بکات من تەمەنامە کرد CNN-ێکمان هەبووە بەڵام ئەمە تەمەنایە ئایا لەم زروفە لەم بار و دۆخەی کوردستانە
پەیوەندی سیاسیەکان پەیوەندی کۆمەڵایەتیەکان پەیوەندی ڕۆشنبیریەکان پەیوەندی با بڵێم فەرهەنگیەکان واکە ئێمە CNN لەم وڵاتە دروست بۆ وتت CNN بۆ نەدوت جەزیرە مەسەڵەن CNN قەناتێکە تعبیر لە ڕازگۆیی خۆیەکە تعبیر لە بێلایەنی خۆیەکە تعبیر لە دیفاع لە نەتەوەیی خۆیەکە لە چوارچێوەی ئەوەی کە ئیشی بۆەکە لە هینەکەی هینەکانی لایەمەوە نییە هەرێکی حزبێکیستە لە هیچ وڵاتێکی دیموکراتیش ئەوە بڕۆ ئەمریکا تەلەڤیزیۆنی تایبەتی نییە حزبی جمهوری و حزبی دیموکرات لە بریتانیا نە حزبی عمال لە حزبی محافزین تەلەڤیزیۆنی تایبەتیان نییە قەناتێکی تایبەتی هەموو ڕۆژێک بچێتە ناو ماڵی هەموو خەڵکو و مناڵ و گەنج و پیر ناچارکە گوێ لە تەلەڤیزیۆنەکە بگرێت و قەناتەکە ببنێت چەند تەئسیری لێەکە سە ئێمەمانانیش لە کوردستانە حزب نییە قەناتی نەبێ قەناتی ئیسلامی قەناتی ئەلمانی قەناتی هەندێک جار هەیە شتی خۆڕەوشتی ڕۆژانە ئەمکانە تەئسیرێکی وا بکە شتی خراپ بڵاو بکاتەوە ئایا ئەم زەنبی ئەم ماڵە چییە کە ڕۆژانە ئەم قەناتە ئەبێت لە ناو ماڵی بێت ئایا ئەگەر ئێمە قەناتێکی وا ڕاست و دروست هەبێ تعبیر لە بێلایەنی خۆی بکات تعبیر لە ڕاستگۆیی خۆی بکات تعبیر لە سیاسەتی ئەمنی قەومی وڵاتەکە بکە هەمومان لە دەوریەوە کۆببینەوە باشتر نییە هەرێکی قەناتێکمان هەبێ بۆەوەی دەعایە بۆ حزبەکانی خۆمان بکەین یعنی ئیسە وای لێ هاتووە حاڵەتێک دروست بووە هەموو لایەنێک بە قەناتەکەی خۆی ئجباری خەڵکەکە کە جار بەجار ئەگەر هەر کۆنتترۆلەکەش بخاتە سەری دووشت گوێ لێ باشە کاگەمات ئێستا ئەم قسانەی تۆ لەباری مەسەڵەن خزمەتکردن باشە لەباری خزمەتکردن بە پرەنسیپی مێدیا و دروستبوونی مێدیایەکی بەرپرسیار و خاوەن دیقە و مۆزوعی بەڕاستی ئەم قسانەی تۆ زۆر لۆجیکە بەڵام ڕەنگە ئێستا خەڵکانێک بپرسن کاگعیمات باسی CNN-ەکە پێ دوانیە کاتێک CNN دروستە بێکە وەکو بەرژەوەندیە باڵا نیشتیمانیەکان ئێوەش هەمان سلوک و ئامان هاوشێوەی کۆماری و دیموکراتیەکانی ئەمریکا بن ئێوە کۆماری و دیموکراتیەکانی ئەمریکان تاوەکو مێدیاکانی کوردستان CNN بێت هەردوو لامانەگەن لە سەرەتا نەمت واقعەکەمان ئەوەیە من تەمەنا ئەەکەم من ناڵم ئیسا ئەبتوانم دروستی کەم من پێم خۆشە نالێ ببێتەوە قەناتە تا ئێستا حزبێک خاوەن ڕێبازێکی حزبی نەگردوتە بەر ئایا ئەمە تا ئەخیر وا ئەڕوا کە ئیسا هەرێکی حزبێک هەیە بەڕێوە ئەیبا باشە کاک ئەیماد زۆر جار لە گفتوگۆکان تا ڕەنگە ئێستا بینەران لە خەیاڵیان هەرێکێک لەوان چەند ڕستێکی بەڕێستان وەکو پیاوێکی سیاسی لە زاکیرانە مابێتەوە زۆر جار باسی واقعەکەیت واقع هەمیشە معقولە هەمیشە بێت تۆ تعاملی لەگەڵا بکەین ئەم واقعکە ئەمڕۆ ئێمە تیاهێن بەشێکی ئێمە دروستمان کردو زۆر کەمە بەشێکی بۆمان ماوەتەوە واقعی کوردستان واقعێکە بە هەزاران ساڵ دروست بووە هەزاران ساڵ ئەمە تەراکمی کردو تا ئەمڕۆ من دوای 55 ساڵ لەدایک بوومە ئەمەم وەرگرتووە لە ناو حرەکەیەکی سیاسی بوومە ئەوەی کە توانیومە ئەمەم دروست کردووە بەڵام ئەگە تۆ سەیری پەیوەندیەکان بکەی بۆت ماوە مەسلەی ئیسلامبوونی ئەم واقعە کە ئیسە هەیە مەسلەی داگیرکردنی ئەم ملەتە مەسلەی پەیوەندی کۆمەڵایەتی ئەم ملەتە مەسلەی نەریت و عاداتی ئەم ملەتە من و تۆ دروستمان کردووە یا بۆمان ماوە و هەندێکی مکتەسەبە هەندێکی حزوری هەیە هەندێکی شەیە ئێمە دەستکاریمان کردووە ئەوەی کە ئەم واقع هەندێک گۆڕانکاری بەسەر هاتووە کە لە دوای ڕاپەڕینەوە ئێمە توانیمانە کیانێکی فدرالی دروستکەین جاران ئەوە نەبووە ئێمە واقعەیەکی کاولکاری وێرانکاری بۆمان جێما بوو ئێمە توانیمانە کوردستان هاوادام بکەینەوە ئێمە پاشماوەی بەعس لە یاسا و هەندێک تعلیمات و هەندێک پەروەردە کە بۆمان جێما بۆ توانیمانە دەستکاری بکەین ئەمە بۆ کوتوڵەت ڕوتوشی یەکەی بۆ ئەو قۆناغە کە تایەت ئیجا تێکەڵاوێکیش دروستە بێ لەوەی کە کۆن بۆ تۆ جێماوە لەوەی کە تۆ نیەتت هەیە چاکی کەید و ئەوەی کە پێ دەکرێت دەستکاریەکە بکەیت فترەیەکی وەکو فترەیەکی ئینتیقالی یعنی کۆن و تازە دروستە بێ ئەبێ ئەمە بێڵین لەسەر ئاگرێکی نەرم بە تەبیعی بە ئاشتیانە قۆناغەکەی خۆی تەواو بکە بەرەو قۆناغێکی تر بڕۆین من ئەوەنە یەکێتی نیشتمانی کوردستان وەکو ضرورەتێک کە هاتۆتە کایەوە ضرورەتێک بۆ یەکێتی بەو سیاسەتە و بەو قیادەیە توانی گەشە بە بزوتنەوەکە بدە گەشە بە شۆڕشەکە بدا کەم کام بێت ئەم دەستکەوتە بۆ ملەتەکە بێنیە ئەگە ضرورەتێک نەبووە چۆن نەتوانێت ئەو سەرکەوتنە بەدەست بێنیە زۆر باشە وەکو
وتان یەکێتی زەڕورەتە گەنایەکە واقعێکی سیاسی فەرزی کرد هەلومەرجێکی مێژووی وای کرد کە ئەم بزوتنەوە سیاسیە یا ئەم پارتە سیاسیە لەدایک بێت. ئێستش کورد هەر پێویستی بەو یەکێتیە هەیە یا ئێستا ئەو یەکێتیە وەکو هەندێک کە سەڵەن بارە بەسەر واقعی سیاسی کوردستانەوە. ئێستا یەکێتی هیچی پێماوە بیا بە واقعەکە یا یەکێتی واقعەکە ئەدۆشێت لەسەری ئەژی. یەکێتی ئەم گۆڕانکاریە نەی کە لەسەر ساحەی سیاسی هەیە، لەسەر ساحەی ئاوادانکردنەوە و ڕزگاری ملەتەکەمان هەیە، دەورێکی مەحوەری بینیوە و دەورێکی ڕابەرایەتی بینیوە و دەورەکەی ئیستەش پێویستی بوونی ماوە، چونکە هەموو داخوازیەکانی کورد ناتۆتە دی و ئیستەش لەسەر گۆڕەپانەکە یەکێتی لە دەنگدانە ساحبی ئەو دەنگدانەیە، یەکێتی ساحبی ئەو حزورەیە لە ناو کوردستان، ئەو حزورەیە لە ناو عێراق، ئەو حزورەیە لە ناو ناوچەکە و لە دنیاش. یەکێتی نیشتمانی کوردستان ئیسا ئەندامی سۆشیال دیموکراتی دنیاە. یەکێتی نیشتمانی کوردستان ئیسە سکرتێرەکەی سەرۆک کۆماری عێراقا. یەکێتی نیشتمانی کوردستان ئیسە جێگری سکرتێرەکەی سەرۆکی حکوومەتە. یەکێتی نیشتمانی کوردستان ئەم جەماوەرەیە هەیە، ئەم حزورەیە هەیە لە سەر ساحەی کوردستان لە پشتیوانیکردنی ئازادی، لە پشتیوانیکردنی دیموکراتیەت، لە دروستکردنی ئەم کیان و ئەم ئاوادانە. یەکێتی نیشتمانی کوردستان حزورێکی واقعی و وجودی هەیە، یەکێتی بۆ مستەقبەلیش هینەکەی مەهامەکەی ماوە. باشە، بۆ مستەقبەل مەهامەکەی ماوە. پێ وایە بە پێی قسەی جەنابتان پێ وایە مەهامی مستەقبەل کە یەکێتی بێ ئیشی لەسەر بکات ئێستا وە تەحدیدی ئەولەویاتی خۆی بکات ئەگەر لە جەناب پرسمەک و بەرپرسی مەکتەبی ڕێخستنی ئەو پارتە سیاسیە ئەولەویاتی ئێوە چییە بۆ ئایندە؟ چی ماوە بیکەن و نەتان کردووە؟ یەک پاراستنی ئەم دەستکەوتە، چکە ئەم دەستکەوتە بێ دوژمن نییە، وەکو خۆی و پەرەی پێ بدەین. دوو گەشەکردنی ئەم دەستکەوتە و بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی دیموکراتی ئازادی ڕزگار با بڵێم هێنانە ژێرسایەی فدرالیەت ناوچە دابڕاوەکان، چەسپاندنی فدرالیەت لە عێراق، جێبەجێکردنی دەستوری عێراق و هەوڵدان بۆ چارەسەرکردنی کێشەکانی کورد لە ناوچەکانی تر بە ڕێگە ئاشتیەکە، حزوری کورد لە معادلەی سیاسی ناو عێراق، حزوری کورد لە معادلەی سیاسی لە هەرێمەکە و لە دنیا. ئەمە هەموو مەهاممان ماوە. کوردەوە نییە بڵێت پشتی لێ بکاتەوە هەموو داخوازیەکانمان هاتووەتە دی و دی بڵێن لەسەر چەپکە گوڵ خەومان لێ بکەوێت. زۆر باشە، بەڵام ئێستا ڕەنگە بلای بینەران پرسیارێک دروست بە باسی ناوچە جێناکۆکەکانە کردیا. ئەوە هەرچەندە ڕەخنێکیش لەسەرتان هەیە ئەڵەن لەژێر کاریگەری ئیعلامی عەرەب و لەژێر تەسیراتی وتاری هەندێک سەرکردەی عەرەب کە زۆر خۆشی بە گەڕانەوەی ناوچە نەگەڕاوەکانە نایە. ئێوە پێڵێن ناوچەی جێناکۆک، بەڵام حەقە پێی بوو ترێخاکی نەگەڕاوە. ئەمە لە وەڵام بەشە دابڕاوەکەی کوردستان. زۆر باشە، بەڵام بەشە دابڕاوەکەی کوردستان با قسێکی لەسەر بکەین. ڕات چییە بەرامبەر بۆ قسانەی کە ئەوترێ سەرکردەکان یەکێتی هەر کاتێکە داواکاری ناوخۆیی و لۆکاڵی بۆ چاکسازی فعلی و حەقیقی بۆ دروستبوونی عەدالەتی ئیجتیماعی بۆ پیاچوونەوە بە سیستمی سیاسی و حکومڕانی کوردستانە، کاتێکە لە ناوخۆ داواکاریەکی خۆڕسک لەدایک ئەبێ یا ئۆپۆزیسیۆن تەحریکیەکە، ئێوە ئیتر دیسان ئەکەونەوە مەسەلەن شعر و شانامە بە ناوچە جێناکۆکەکانە، بە قودس و دڵی کوردستانە، بە خانەقینە ئەمانە. بەڵام لە دوای 2023 هەتاوەکو ئێستا 1 مەتر ئەرز لە خاکی نەگەڕاوە گەڕاندوتانەتەوە. دەست ئێمە بیگەڕێنەوە یا ئەبێ بە معادلەی سیاسی و بۆ تەفاهمە بۆ دەستورە کە دانراوە. باشە، شەڕتان لەسەر جێبە هەر ڕسمەکەی مامجەلال کە ڕسمەکەی خەریتەکەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان ئەخاتە بەردەم ئەو مەحفەلە سیاسیەی عێراقیە، ئەو کاتە خۆ معارەزە بەم معارەزە نەبوو. ڕات چیە بەرامبەر بۆی ئەڵێن بەڕێز مامجەلال فترەیەکە تەحەموسەکەی نەماوەکو ئەو ڕۆژەی کە بە حەماسەتەوە لێ نەگەڕا سکرتێرەکەشی وەرەقەکەی بۆ بکاتەوە، خۆی هەڵپەیە کرد وەرەقەکەی لەسەر مێزەکە ئاوا بڵاوە کردەوە خاریتاکە بمبەخشە. مەبەستم ئەوە ئێستا ئەوترێت سەرۆک تاڵەبانی بۆ ناوچە جێناکۆکەکان ماوەیە کە ئەو حەماسەی وەکو پێویست نەماوەڵامت چییە بۆم قسە؟ ئەم قسەگە جوابت بدامەوە. لەم هەڵبژاردنەی ئەم جارەی عێراقا وەحید کە مامجەلال سەرپەرشتی فعلی کردووە کەرکووک بووە کە منافەسەکە لەگەڵ ئامی عێراق بووە و باشترین دەنگیش لە کەرکووکیە ناومانە.
ئەوە بە ڕابەرایەتی و سیاسەتی مامجلال و هەواڵانی تر لە ئیجازەی خۆت هەواڵەکانی تری مامجلال بووە کە ئۆپۆزیسیۆنش لە ئارا بووە. بۆ ئێمە حزورمان لە کاتی ئۆپۆزیسیۆنە کە دروست بێت وایە ئێمە لە ململانیەکی حیاتی و ململانەیەکی نەتەوایەتی بووینە سکرتێری گشتیەکەمان چۆتە کەرکووک و سەرپەرشتی ئەو هەڵبژاردنای کردووە کە یەکێتی و هێ با بڵێم لستی کوردستانی سەری کوردی بەرز کرد بەو دەنگانەی کە هێنا بەو ژمارە ئەندامانەی کە ئیسە لە کەرکووکە خەڵکەکانی تری ئۆپۆزیسیۆن لەو کاتە چوون لستێکی تریاندا کە زەرەرەیەکی کوشندەیان لە کووردا. باشە کاک عیماد ئەمە وەڵامی کاک عیماد ئەم بەخشیت تۆ ئازادی لەوەی کۆمنتەکانە هەرچیەک ئەبێت بەڵام بەڕاستی باسی ئەوە کرێت لە عینەن کاتا کە ئێوە ئەم چوونەی بەڕێز تاڵەبانی بۆ کەرکووک لە کاتی ئەزماتەکانە ئایا ئەمە جەخت لە پرسیارەکەی من ناکاتەوە حەقیقەتی پرسیارەکە ناسەلمێنێ کە ئەم جارش کە تاڵەبانی چووە لە هەڵبژاردنەکانە ئەوترێت دیسان تاڵەبانی چوو لە کەرکووک وەربگرێ هیچی نەبر بیدا بە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان بەڵام ئەگەر وانە پاش ئەم ناوبڕە بنەرانی بەڕێز و خۆشەویست هیوادارم بە دیارت دیالۆگەکەمانەوە دابنیشن و ئەگەڕێناناتان.